کاکە مناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم. هەندە پرسیارمان هەبوو چالاکوانەشی بواری مافی مرۆڤم. یعنی ئەگەر وەختێبی پێش 6 دقیقە دەمەوێت، یعنی ئێوە دوێنە لە ناو دادگا قسە لە سەوەی ناکەین، ئەوە خەڵک کەیە و خەڵک قسەی کردی ئەوان لەوێن دەربوونە. بەزە و خەبەرانەی درایتەمە کە ئەوانە بازرەوەیان کردیە کە دەستدرێژ کە هەڕەشەی هێنانی ئافرەتیان خێزانیان لێ کردرایە و ئەشکەنجە درانەوە لە ژێر ینی بەس چاتیان هەبوو. باش ئێوە چۆن ینی ئەو حکومەتاندا ئایا مەسەلەن هیچ بەڵگەی کە هەبووە چکۆم بەڕاستی نازام دەزانیان ئێمە ئەو شتانە لەگەر ناوەندە جیهانیەکان باز دەکەین و ئەو کەیسە لای زۆر کەس بوویتە کەیسێکی زۆر گرنگ کە ماهیەتی جەنابی شتێک لەوانە بڕیاری 6 ساڵ زیندانی کردن لەسەر گۆڕینەوەی کۆمەڵێک چات و ڕای گۆڕینەوە دەرکردیە. ئەوجا دەمانەوێت تو سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەو دەنگەش تەزید دەکەم بۆەوە ینی بۆ زانیاری بەڵێ فەرموو. جنابت أقصاناتي وقبل من اتهاماتي طبعا بوتني من اتهام كبير شكل جنابت نظن هو اسلوبي اتهامي عن بسيارة هو هيك بله وقت شاب أنجماني دادوري هي أنجماني بسيارة أنجماني دادوري كين أوان تدرجل من نطوان تصحيح قدامك تفاصيل زياتريش جنابت أطراف كان محاميان غير موجود بنا أما وكو زانياري لبرمج كيسي ربيني ونطوان زانياري قدامك قراري محكمة نساوته درسوا دفعا نسخة لقرارك والبقران هم حيثياتك عني كذا ومحاميتان يجليو حاضر بنا أجان لهم تفاصيل محكمة هي هل إجراءك لمحكمة خلق في رازينية خدعنا كان في رازينية دفعا بأسلوب شيء قانوني فعن لو ركاريات لنا بقران كلمحكمة والجراء أجر في رازينية وهم يعني حقوقي ياسائي محفوظة زنابي شد لو بيجي زنابك هي من نظر زنابك شيء وتيش تبيت نبوت هي مساعدين من كي ياخذ هذا دوري كبير وكو برشاريس دوباره كما بوت هي لقل أنجماني داروري إما مرزع معنا بشار لو هم قيب وتدرجانية تفاصيل جات رسل کاکە من یەک هەوڵم دایە دوو ئێوە خۆ ئیلاه نین ینی پرسیارتان ئاڕاستە ناکرێ پرسیارە خۆ ئیلاهنی بە قوربان خۆ ئیلاهنی لە ئەوروپا ئەم لە ئەوروپام ناتوانم بگەمە ئەوەی لە ئەوروپا سەرۆکی و هەرە بە وڵاتە باڵاکان بەو زمانەی تو قسە ناکەن چاوەکەم یعنی ئەوەی چێ باشە ئەزانم بەس ئەو یاسایە لەبەر چاوت پێت گوترایە تۆ دادوەری سوێندەشی دەستوریت خواردیە وایە نا وە سوێن بە قورئان دەخۆن من دڵنیام نوێژیش دەکەی لەبەر چاوت پێت گوترایە هەوڵی هێنانی خێزانم درایە ئەشکەنجە درایمە جەنابەت چت کردیە وەکو پرسیار یعنی ئەو پرسیارە لێت دەکرێ براکەم ئەمە ئەو شتانە چکوتە تەرجمە ئینگلیزی دەکەین بەڕاستی یعنی قسەی دادوەرە پارێزەرەکانە لە بۆ مەهاتیە بەڵێ بەس یەک قسەی کۆتاییم تخوا یەک قسەی کۆتاییم دەزانم قسە پێشت ناخۆشە تۆ بەس بزانە باوکت کۆنە باسی بۆ چەند تەسیری لێت کردیە بڕوا بکە ئەو دۆسیە زۆر خراپتر تەسیری لێ دەکە ها یعنی وە تێمەگەن گۆ بڕیارێک دەدەم قسەی کۆتایی گۆیە بەڵێ تەواو بووم بەڵێ سەرچ ئسلوبی چییە یعنی درۆم کردیە تۆ 5 گەنجت خستە زیندان کاکە 5 ئەرە وەڵا هەموو خەڵک دەدناسی هەریڤان مستەفا زەنگەنا باوکت کۆنە باسی بۆ مامۆستای زانکۆ بوونا ماوەیەک لە بەشی جوغرافیا ئەگە خەبەرەکەم درۆیە برێ درۆیە ئەگە درۆیە بڵێ درۆیە ئەگە درۆیە خەبەرەکە یعنی ئەو هەڵەیە بە قوربانە گۆ تاوانێک دەکەین بەڵێ تێناگەم کاکە وەڵی هیچم نییە بەس ئەتو 5 گەنجت خستە زیندان بە فیتی دەسەڵات بێگومان ڕوبەر ڕەخنە دەبیەوە ئێدی خۆ گەمە نییە کاچ من تۆ ماڵی 5 کەست کاول کردیە تۆ بە سنوور ئازادی سیاسی دەنگت داوە دەنگت کاکە کۆمەڵێک چات بووە چات ئەتۆ حاکمی بە قوربان ئەتۆ حاکم بووی ئەتۆ حاکم
لۆ چنا یعنی تەلەفۆنتان لۆ نەکرێت ئەنگۆ پێوە دەزانین کاکەوەکو ئەو خەڵکی کورە کاکانگۆ ڕوبەڕووی دادگاش دەبنەوە ئەوە باش بزانە یعنی دنیا ئەوات بەندەر هەبوو بیرتە هەزاران کەسی ئەعدام کرد دوایە بەخۆی ئەعدام کرا ئەنگۆ تێمەگەن ئیلاهەن ها بەخۆت و بە مەسرور بارزانیش کاتێکی خۆش نا ئاخر ئەگە پرسیارەکەم غەڵەتە نامەنتقیە نائینسانیە دەتوانی جواب دێ بڵێ بابە ئەو شتەوانە بەس تۆ لەسەر چات 5 گەنج کە باش دەزانی لە من باشتر دەزانی ویژدانیە نەگە ویژدان تەبی